ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 بینەر و بیسەرە خۆشەویستەکانی پرۆگرامی ڕۆژ باش. ئەم ڕۆژ بە وزەیەکی زۆرەوە هاتمۆلاتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتە هەمەڕەنگ و پڕزانیاری و هەواڵە ناوخۆی و جیهانیەکان بۆ پێشکەشکردنی چەندین بابەتی دیکە و لەگەڵەوەشدا تەوەری تایبەت بە پرۆگرامەکە بۆ هیوایم کە ڕۆژێکی پڕ لە خێر و خۆشی بەڕێ بکەن بۆ بە تەندروستێکی باشەوە وەکو زانین کەش و هەوا گۆڕانکاری بەسەرا هاتووە شەپۆلێکی بارانبارین ڕووی کردوتە هەرێمی کوردستان و ناوچەکانی گرتوتەوە و ئەم ڕۆژ لە هەولێری پایتەخت وەکووە بینن لە پشتمنەوە کەش و هەوا هێشتا باراناویە و کەشێکی خۆشە لەگەڵەوەیکە هاوینێکی گەرممان بەڕێ کرد ئێستاش دەست بە وەرزی سەرما و بارانبارین دەکات بۆیە لەگەڵ ئەوەی کە وەرزەکە خۆشە خۆمان ئامادە دەکەین بۆ وەرزێکی سارد و خۆئامادەکردن بۆی کە بتوانین تەندروستێکی باشمان هەبێ خۆپارێزێکی تەواو زیاتر بکەین هەرچەندە هەمیشە پابندین بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستەکانەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا لە وەرزی سەرمادا ئەم پەتای خۆمانەزانین پەتای کۆرۆنا زیاترە بێت و هەموو پەتاکانی دیکەش لەگەڵیدا لەگەڵ ئەوەشدا شۆفێران بە تایبەت لەگەڵ دەستپێکردنی بارانباریندا پێویستەکە ڕێنمایەکانی هاتوو چۆ تەواو جێبەجێ بکەن تا هەمیشە سەلامەت بن. سەرەتای پرۆگرام بە کورتەیەک لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکان دەست پێ دەکەم. گوتەبێژی حکوومەتی عێراق ڕای دەگەێنێت نابێت جیاوازی لە نێوان فەرمانبەرانی هەولێر و بەسڕە بکرێت. ئەحمەد مەلا تەڵال گوتەبێژی حکوومەتی عێراق ڕایگەیاند بەغدا پابەندە بە ناردنی 320 ملیار دینار بۆ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ڕاشی گەیاند ناکرێت جیاوازی لە نێوان فەرمانبەرێکی هەولێر لەگەڵ بەسڕە بکرێت. جەختیشی کردەوە نابێت بەهۆی ناکۆکی سیاسی زیان بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بگەێنرێت. مستەفا کازمی جەخت لە بەڕێوەچوونی هەڵبژاردن لە وادەی دیاریکراودا دەکاتەوە. مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق لەگەڵ ئەندامانی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان کۆبووەوە. لە کۆبوونەوەکەدا کازمی داوای لە کۆمسیۆنی هەڵبژاردن کرد چیان پێویستە ئێستا داوای بکەن بۆ ئەوەی بۆیان دابین بکات. هەروەها جەختیشی لە بەڕێوەچوونی هەڵبژاردن لە وادەی دیاریکراو کە مانگی حوزەیرانی داهاتووە کردەوە. هاوکات داواشی لە هاوڵاتیان کرد بە شێوەیەکی بەرفراوان بەشداری هەڵبژاردن بکەن. وەلید موعەلیم وەزیری دەرەوەی سووریا کۆچی دوایی کرد. میدیای فەرمی سووریا بڵاوی کردەوە. وەلید موعەلیم جێگیری سەرۆک وەزیران وەزیری دەرەوەی سووریا کۆچی دوایی کرد. ئاماژەی بەوەش کردووە وەزارەتی دەرەوەیە پرسە بۆ کۆچی دوایی وەلید موعەلیم دادەنێت. تا ئێستاش میدیاکانی سووریا ئاماژەیان بە هۆکاری گیان لە دەستدانی وەزیری دەرەوەی وڵاتەکەیان نەکردووە. دۆناڵد ترامپ بە ناڕاستە و خۆدان بە سەرکەوتنی جۆ بایدن لە هەڵبژاردندا دەنێت. دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان لە تویتێکدا نووسیوێتی جۆ بایدن بە ساختەکاری هەڵبژاردننی بردەوە. لەلایەن خۆشیەوە ڕۆڵاند کلاین یاریدەدەری جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا ڕایگەیاند. تویتەکانی ترامپ لەبارەی دڵدانان بە سەرکەوتنی بایدن هیچ کاریگەری لەسەر ئەنجامی ڕاستی هەڵبژاردن نابێت. دەژڵێت پێویستە هەفتەی داهاتوو دەست بە ڕادەستکردنی دەسەڵات بکرێت. زاوایەک لە کاتی بووگواستنەوە لە باکووری ئێران دەستگیر کرا. دادگای پارێزگای گوڵستان لە باکووری ئێران ڕایگەیاند بەهۆی پابەندبوون بە ڕێنماییەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا و نەبەستنی دەمامک زاوایەک لە کاتی ئاهەنگی بووگواستنەوەدا دەستگیر کرا و کۆتایی بە ئاهەنگەکەی هێنرا. ئاماژەی بەوەش کردووە دۆسێ بۆ زاوا کراوەتەوە و دادگایی دەکرێت. بە کۆتایی هاتنی کورتێک لە هاوڵەکان دەچینە ناو ناوڕۆکی پرۆگرام واجگەلەوەش بەبیرتانە هێنمەوە جێبەجێکردنی ڕێنمایەکان چەندە پێویستەوە تا زاوایەک لە ئێران دەستگیر کراوە. ئاهەنگەکەی کۆتایی پێهێنراوە لە بەرەوەی کە دەمامکی نەبەستووە.
تاهیر عەلی هاوڵاتیەکی دانیشتووی هەڵەبجەیە 29 ساڵە سەرقاڵی کۆکردنەوەی کەلوپەلی کۆنە لەگەڵ یادراوی کۆن ماڵەکەی کردووە بە مۆزەخانە. تاهیر هەموو ئەو کەلوپەلانەی کە کۆی کردوتەوە لە ژوورێکی ماڵەکەی هەڵیانەگرێ و مێژووی بەشێک لە پێداویستیەکانیش بۆ 3 سەدە لەمەوبەر دەگەڕێنێتەوە. با بەیەکەوە ئەو کەلوپەلانە ببینین کە ئەم هاوڵاتی هەڵەبجە کۆی کردوتەوە. حەز و خولیایەکی تایبەتی هەیە. ئەمە پێڵێن ماوزەر ژوورێکی ماڵەکەی وەک مۆزەخانەیەک لێکردووە. بەمە ئاڵتونیان کێشاوە بەمە. تاهیر 29 ساڵە سەرقاڵی کۆکردنەوەی ئەو کەلوپەلانەیە کە پێشتر بەکارهاتوون و ئەم لە ژوورەکەیدا دەیان پارێزێت. بەشێکی گرنگی کەلوپەلەکانی تاهیر ئەم جۆرە چەکانەیە. وەک خۆی دەڵێ ئێستا هیچ جۆرە چەکێکی کۆن نییە ئەم نەیبێت. کابرات باروتی تێ کردووە باروتی تێ کردو ئاوا دایگرتووە تۆ بارود و سات بە دایگرتووە لە ناکایەکە اینجا ئەمەی دەرکردووە اینجا ئەها یەکێ لەو ترەقانە ئیسەوە شڵپەی هین تەقەی زۆرانیایەکێ ترەقە یەکێ لەو ترەقانە خستکە سەر ئەو مەمە کە ئاوای کردگەسە ئەیتر باوەڕم پێ بکە بەخەو یەک تۆ بتەنیە هاوە ڕۆی تر کۆتری پێکوژ چاقەڵی پێکوشی ئەمە وەختی خۆی سیران نەبووە تاپڕ و ماپڕ ئەمە بووە وەختی خۆی لەژێر خاکا دۆزی یانۆ زۆر قەدیمە زۆر تاهیر ئەم کوورەی زۆر خۆش دەوێت چونکە مێژوویەکی زۆر کۆنی هەیە و نزیکەی 3 سەدەیە دروست کراوە بەڵام هێشتا تێک نەچووە. بەخوا باوەڕ کرد دوو ڕۆژێ تا ئێوانە بە لیمۆ دۆزی و بە ئەوە تەماتە شۆردوومە ئینجا پاکم کردوەوە ئینجا هاوەڕە تاریخەکەی 1970 دروست کراوە بەریتانیە کوورە ئینجا هێمانێت تەماشەکە ماڵە ئاوا بێت تەماشەکە ئەها هێمانە هەر ئیشەکە هێمانی هەر ئیشەکە ئەها پاشای ئەیرانە هاوەختی خۆی کەلاوەیەکیان و کریان بە قەیسەری زیاتر لە 90 ساڵ بەر لە ئێستا ئەم چرایە دروست کراوە بەڵام تا ئێستا وەک خۆیەتی و تاهیریش دەڵێت شوشەکەی 600 گرامە و هەمان تەمەنی چراکەی هەیە و تا ئێستا وەک خۆی ماوەتەوە. ئەمە بەریتانیشە بۆ ئاگاداری ئەمە چرای ماڵی شێخ مارفی نەرسەجارە شێخ مارفی نەرسەجار لەوانەیە باوکی مفکر نایەکەی بۆ ئەمە ساڵی 1928 مەولوونامە کراوە لە نەرسەجارە شێخ مارفی نەرسەجار دەرەجەی عالی بێ ئەم چرایانە داگیرساندووە جا ئەم چرا تا ئیسەکە ماڵە ئاوا بێت تەماشەکە تا ئیسەکە ئەو بۆرەی ماوە تا ئیستە ئەو بۆرەیە 600 غرامە ئەو بۆرەیە 600 غرامە ئەها تەماشێکە قایمە اینجا شەمشەمە کوێرەی پێ بە ئینگلیزی لەسەری نووساوە منەها دووسێ حرفی ئینگلیزی لەسەری نووساوەیتر نازانم ئەمە تاریخ ئەمە چییە بەس ئەمە زۆر کۆنە ئەم چرا ئەمە خەنجەری دەوانە. لە نێو ژوورەکەی تاهیر زۆر کەلوپەلی کۆن هەن بە ئەستەم دەستی تاهیر کەوتون کە زۆربەیان لەلایەن باب و باپیرانمانەوە بەکار هاتوون. هیوایەتم ئەم شتانە بووە شتم زۆر ناڕەحەت دەستکەوتووە بەخوا سیلاحانە زۆری مەسەلا ئەو سیلاحانە 4-5 زۆرم ئەو هۆڵندە زۆر بە ناڕەحەت لە بەغا بۆیان زۆر هەواڵم پرسی چەند جار چوومە چەمشەماڵی تر بە نایە بۆ سیلاحفرۆشی ئەم شتانم زۆر بە ناڕەحەت دەستکەوتووە ئەخود شتانە بەڕاستی بە هین دەست ناکەوێ سیلاحی ئەنواع و ئەشکاتۆ من حەڤەنەوە سیلاحی کۆنم هەیە یعنی شتێکم نییە تازە بێ ئەمانیشە بەگاڵتە پێیان ناکرێن هەرێکێ لە شوێنێ بۆیان هاوڕمێکێ لە کفری بۆ هاوڕمێکێ لە کەلار بۆ یەکێ لە ئیرانە کابرا هاو سیلاحیان هاوڕوەتە ئیرانە لە مەزارخانەکە ئیرانە لە ناو سیلاحفرۆشەکانە کە ئەمە چییە خۆم لێ کەر کردووە تا دوایی وەڵڵە بابە وەرە بۆ لای منەوە دەرمانی لە لای منەڵێ خەیری زێر وا لە لای زەرنگەر وەرە کاکە لە لای منەوە لێم کڕیوە مەلیک غازی مەلیکە بچکۆر مەلیک فەیسەڵ. تاهیر هاوڵاتێکی دانیشتووی پارێزگای هەڵەبجێ و پیشەی کاسبە ماوەی 29 ساڵە سەرقاڵی کۆکردنەوەی ئەو پارچە کۆنانەیە کە سەردەمانێک لە عێراق و هەرێمی کوردستان بەکارهاتوون. مێژووی دروستکردنیان و ئەو کەسانەشی کە پارچەکانی لێوەرگیراوە دەزانێت و وەک خۆشی دەڵێت من نەخۆشیم زۆرە بەڵام بە تەماشاکردنی ئەم کەلوپەلانە تەندروستیم زۆر باش ئەبێت چونکە زۆر دڵم پێیان خۆشە. ئەڤین عەتا کوردستان 24 هەڵەبجە. ئەم قەمە ئەمە ساڵی 1930 دروست کراوە. بەڵێ وەکو لە سەرەتای پرۆگرامەوە ئاماژەم پێکرد کە هەمیشە پرۆگرامی ڕۆژ باش
جەخت دەکاتەوە لەو تەوەرانەی کە تەوەری ڕۆژن یاخود ئەو باسانە ئەو چالاکیانەی کە لە ڕۆژدا ئەنجامەدرێن ئێمە گفتوگوی لەسەر دەکەین بەتایبەت دوێنێوەکو فستیڤالەکە کە ڕێکخرا فستیڤالی خۆراک بوو یاخود بەرهەمە ناوخۆیەکان بوو ئەم ڕۆژ ئێمە باس لەوە دەکەین کە هەفتەی کارسازی جیهانی کە گەورەترین کەمپینی نێودەوڵەتیە بۆ بەرەو پێشبردننی کارسازی کە ئەم کەمپینە لە مانگی 11 هەموو ساڵێک لە 170 وڵاتی جیهان بەڕێوە دەچێت لە کەمپینەکەدا هەلیکار و بیرۆکەی نوێ و پلان و پرۆژەی نوێ بۆ بەرەو پێشبردننی ئابووری وڵات و باشکردنی ژیانی تاک بە تاک ڕادەگەێنرێت. هەفتەیە کار و چالاکی تایبەت بە کارسازی لە هەرێمی کوردستان بەڕێوەچێت. بەرپرسانی حکومی و خاوەنکاران بەشداری تێداکەن لەم فستیڤاڵە و لەم ئیڤێنتە گەورەیەدا. من بۆ زانیاری زیاتر لە سەر کەمپینەکە میوانداری بەڕێز محەممەد سەلام کە ڕێکخەری کەمپینەکەی و هەروەها لانا حەداد کە لێرە کارسازە بەخێر هاتن بەیانیتان باش باشتر بەخێر هاتن زۆر سپاس. کاک محەممەد پێمان بڵێ بە دیاریکراوی ئیڤێنتەکەتان کەی دەست پێ دەکات و کاشمێر چەند و چەندێکیش بەردەوامە بێت. خۆی ئیڤێنتەکە هەفتەیەکە بەڵام ڕۆژی یەکەمی کە 16 مانگە ئەمڕۆیە لە نوێی بەیانیەوە هەتا 5 ئێوارە بەردەوامە کە پێک هاتووە لە چەند پانێڵێک و چەند سپیچێک. پانێڵەکان بەڕاستی تارگت کراون بۆ ئەوەی کە ئەو بابەتانێک کە گرنگە باز بکرێ لەو ئیڤێنتەیە باز بکرێ بۆ نمونە چۆن گەنج بتوانێت پرۆژەی خۆی دەست پێ بکە و چۆن ئایا ئەتمۆسفیری کوردستان گونجاوە بۆ ئەوەی گەنج بتوانێت پرۆژەی خۆی دەست پێ بکە و هەروەها لە بۆ ئەوەی کە بتوانێت ئیسtismار و ئینڤستمنت بۆ پرۆژەکەی خۆی بدۆزێتەوە. پانەلی جیاوازمان هەیە لەگە سپیچی جیاواز کە ئەمڕۆ ئیڤێنتە ڕئیسەکە ڕوودەداتن. ڕۆژەکانی تریش لە یونیڤەرسیتەکان و کۆلێژەکانی هەولێر وەرکشۆپ دروست دەکرێت هەتا نەک بەس لە ئیڤێنتێکی گەورە بەڵام هەم بە شێوەیەکی دارێکتر لە کۆلێژەکان ئیش لەسەر بکرێن. ئیڤێنتەکەتان بە شێوەی ئۆنلاینە یاخود چۆن ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێیەکەن لەگەڵەوەیە. لەبەر ئەم وەزعە لە کوردستان بەڕاستی ناماتوانین پرۆژەکە بتوانین ئۆنلاین نەبێ و خەڵکێکی زۆر بێ. لیمیتد ئۆدیەنسە بەس بە ئینڤیتیشنەکە بە هەموو ڕێکارە تەندروستیەکان دەکرێت و هەر بەڵام زۆربەی زۆری ئۆنلاینە لە ڕێی سوشەل میدیا و لایڤەوانەیە. ئێمە لای لانەخانیش بەڵام کاک محەممەد ئەمەوێ سەرەتا بزانین کێنەوەی بەشداریەکەن چۆن توانیتانە لە چ ڕێگەیەکەوە بە کورتی بۆمان باسکەی بۆی دواتر لانەخان وەکو کارسازێک کە بۆتە خاوەنکاریا خۆت کاری خۆی دەستکەوتووە بۆمان باسکات. بەڵێ خۆی GEW Global Entrepreneurship Week هەفتەی جیهانی کارسازی براندێکی نێودەوڵەتی وەکو باستان کرد. ئەمە وەک کۆمپانیای مێراکی ئەو بۆ هەولێر و بۆ کوردستان هۆستی ئەو ئیڤێنتە دەکەین و من وەک خۆمەکو ئۆرگەنایزەری ئیڤێنتەکە بە پێویستم زانی کە ئیڤێنتێکی ئەوها بکرێ لە کوردستان و خاستن لە شاری هەولێر کە خۆمان بەڕێوەی دەبین. ئیڤێنتەکەمان ئۆرگەنایز کرد و چەند کەسێکی دیاریکراومان هێنایە بۆ نمونە لە حکوومەت کەسێک بێ بتوانێت قسە بکە لەسەر ئایا پلانی حکوومەتیە بۆ دەستپێشەرەکانی کار بۆ کارسازان و هەروەها چەند کەسێک کە بتوانێت کە ئۆرەدی گەنجی سەرکەوتون پرۆژەی خۆیان کردووە و سەرکەوتون ستۆری خۆیان باس بکەن کە ئایا بەسەر شتێک زاڵ بوون چۆن توانیانە ئەو شتە بکەن کە ئێستا تێدان. زۆر باشە. لانەخان پێمان بڵێ چۆن کارت دۆزیەوە یاخود چۆن دەست پێکردکەی بەشداریت کرد لەگەڵیان. خۆش بێخوا ینی ئەم دەبینم ئێستا لە هەرێمی کوردستان زۆر گەنج هەیە کە دەست پێ دەکەن کارسازی بن ینی پرۆژەی کارسازی دەست پێ بکەن. ئێستا منیش یەکێک لەوانەمە کە تقریبەن زیاتر لە ساڵێکە خەریکی کاری خۆمە. بە تایبەت لە هەرێمی کوردستان دەبینم زۆربە گەنجەکان یارمەتی یەکتریش دەدەن. ئێستایان دەبینین کاک محەممەد یەک لە نمونەیەکە کە ئەوش خۆی زۆر گەنجە بەستوانی سەرکەوتوو بێ لە ئیشی خۆی و هەوڵ دەداتن ئەم پرۆژانە زیاتر ینی پشتگیری بکاتن و پشتگیری بەس بە ماپارە نابێتن ینی بەس ئەوە دەبێتن کایانی بڵێن ئەو گەشتەکە ئێمە پێکەوەنە ناوێتین کە ینی دەست پێ دەکەین لە بیرروکەکەمان بیکەینە بە پرۆژێکی بزنس ئەوە دائیمەن زەحمەتی هەیە طبعاً ینی هیچ بە شتێکی ئاسانی نییە. ئەو کاتە ئەو پرۆژەیە بۆ نمونە زۆر باشە کە ئەو گەنجانەکە دەست پێیان کردووە و ئەوانەش کە جارێ بەست بیرکردنەکەیان هەیە ئەتوانن لەگەڵ یەکتری پێکەوە دانشن خبرەکەی خۆیان تێکەڵ ینی پێڵێن ئەکسچێنجیکەن ئەکسپیرینسەکانیان تا فێر بن لەگەڵ یەکتری. ئێستا بۆ منیش من زۆر سوودم هەبوو لە خبرەی کارسازیەکانی تر کە بتوانم لە هەڵی ئەوان یان لە ئەو شتانەکە ئەو هەنگاوە کە ئەوان کردیانە فێر بم
کەواتە ئەو هەنگاوە چی بوو کە تۆ دەستت پێکرد یەکەم هەنگاو چۆن بوو دەستت پێکرد؟ ئەمن خۆم ینی بیرچوونێکم هەبوو کە یاریەک دروست بکەم کە خۆم شوێنەوار ناسم کە ئەم یاریە عیلاقەی هەبێ لەگەڵ شوێنەواری کە ئەم ئەو یاریم دروست کردووە کاتە بیرم نەدەکرد بوو ببەمە کارساز دوای کارگە زۆر گەنج قسم کردووە وتیان ئەوە دەتوانی بکەیتە بە بزنسێک یعنی کە ئەتوانی زۆر نمونە دروست بکەیت لە بازار بیفرۆشی بزانی ئەوە دەڕواتە ڕێوە یاننا ئەوجا من ئەوە کاتەیە دەست پێم کردووە بینیمە شتێکی ناجحە کە زۆر بە کەس کە کریتی زۆر پێی خۆشیتی و ئەو کاتە تەشجیع بووم بەردەوام بم و لە ئێستاوە دەبینم ینی پلانێکم داناوە چۆن ینی توانم گەورەیکەمەوە ئەو کاتە زۆر لەگەڵ هاوڕیان تاکسا ئەەکەم کە ئەتوان یارمەتیم بدەن بە چی شێوەیەک ئەتوانم پرۆژەکەم باشتر کەمەوە لەبەردا من بدایەتەکە ئاسان نییە لە بەرکابلێن کتێبێک نییە پێت ئەڵێ کارسازی چۆن دەست پێ دەکرێت ئەو هادەکەی ئەو هادەکەی ینی هەموو کەسێک ئیشی خۆی جیاوازە لە یەکتری بەس ئەو کاتە زۆر گرنگە لەگەڵ یەکتری قسە بکەین تا فێر بین لەگەڵ یەکتری بە تایبەت کە کارسازی شتێکی تازەیە لە کوردستانەوە چەند ساڵە دەست پێ کردووە ڕاستە کاک محەممەد کەواتە پێمان بڵێ کێن ئەوانی کەتوان بەشدار بن لە ئیڤنتەکە بەڵێ هەموو کەسێک بۆ هەیە بەشداوی لە ڕێ ئۆنلاینەوە سەیری ئیڤنتەکە بکە لە پانێڵەکان و چەند کەسێک کە خۆیان کارسازن ئینڤایت کراون لە بۆ ئیڤنتەکە لە ڕۆژەکانی تریش ئەو قوتابیانەی کە لە زانکۆیەکانی هەولێر وەرکشۆپمان دەبێت دەتوان لە وەرکشۆپەکانیش ئامادە بن ئەو گەنجانەی کە بیرۆکەیەکیان هەیە نازان چی بکە نازان نقطەی دەستپێک لەکوێیە لەو وەرکشۆپانە هەمووی دیاری دەکرێت و قسەی لەسەر دەکرێت باشە گەنجێک لە شارێکی دیکەوە بێت چۆن بتوانێت پەیوەندیتان پێ و بەشدار بێت ئایا لە چ ڕێگەیەکەوە ئێوە چۆن بڵاوتان کردوتەوە ئێستا لە شارەکانی تریش GEW دەکرێت بۆ منە لە سلێمانیش هەم لەوێن دەریش ئیڤنتەکە ئۆرگەنایز دەکرێتن لە هەر شارێک ئۆرگەنایزینگێک دەکاتن بە شێوەیەکی خۆی زیاتر یونیڤرسیتەکان لە هەولێر دەکرێت وەرکشۆپەکان لە کۆلێژەکانی هەولێر دواتریش لە ڕێی سوشەل میدیاوە GEW کوردستان دەتوانن کۆنتاکتمان بکەن لەسەر هەر بابەتێک کە پێویست بێت باشە ئەو بابەتانە زیاتر جەخت لە چیەکەنەوە کە ئێوە پێویستە و باسیەکەن ئەو بابەتانە زیاتر لەسەر ئەوەیە کە چۆن ببین بە دەستپێشخەری کار ئایا دەستپێشخەری کار سوودی چیە بۆ کۆمەلگا سوودی چیە بۆ حکوومەت چونکە بەڕاستی دەستپێشخەری کار چەندی لە وڵاتێک زیاتر بیتن ئیمپلۆیمنت زیاتر دەبی زیاتر خەڵک ئیش دەکا و ئیشی خۆی دەبی فوشی خەڵک ئیشی خۆی هەبوو خەڵکی زیاتر لەگە خۆی ئەتوانی ئیش پێ بکە فەوەش بارگرانی لەسەر حکوومەت لا دەباتن و بەردەوام ئیکۆنۆمی وڵات پێش دەکەوی ئەگەر بمانەوە ئیکۆنۆمی وڵات پێش بکەوی دەبی لەوەی دەست پێ بکەین چۆن کارسازەکانمان دڵخۆش بکەین ئەمە یەک لەو نقطەیە کە باز دەکەین یەک لە پانێڵەکان ئایا حکوومەت پێویستە چ شتێک بکە کە کارسازەکان بتوانن بە شێوەیەکی دروست و تەندروست بتانن ئیشی خۆیان بکەن دواتریش ئەوەیە کە چۆن بتوانین ئیسtismار لە دەرەوە بێنین چۆن دەتوانین کە لێرە ئەو کەسانی کە سەرمایه‌دارن بتوانن ئینڤست بکەن ئیسtismار بکەن لە گەنجێک کە بیرۆکەیەکی هەیە ئەوە بەڕاستی زۆر گرنگە و پانێڵێکی تریشمان هەیە لەسەر ستۆریەکان وچی باسمان کرد ئەوانەی کە ئۆرەدی سەرکەوتوو بوون و ستۆریەکان لێ فێر بین باشە باسیوەت کرد کە گەنجان چۆن پرۆژەکانیان تەقدیم بکەن ئایا گەنجان پێشوازیان چۆنە لەگەڵ ئیڤنتەکانی چ شێوەیەک بە گەرم و گوڕی هاتوون بەدەمیەوە یاخود ئەو پلانانی کە هەیەە چۆن بووە بیرۆکەی زۆر نوێتیایە کە ئێوە زیاتر توانی بێتان قسەکردنی زیاتری لەسەر بکەن تا بە چەند گەنجێک جێبەجێ بکەن بەڵێ زیاتر گلۆبال ئینترپرنۆرشیپ ویک ئەکتیڤیتی زۆری تایە بۆ ئەو ساڵ زیاتر سپیچ و پانێڵە دواتر وەرکشۆپی عملیە هەندێک ئایدیا هەبوو بالفعل ئایدی زۆر جیاواز بوو ئەمە تانیمان لە ستۆریەکە دابنێن و لە پانێڵەکە بتوانێت قسە بکە لەسەر ئەو پرۆژێکە چۆن دەستی پێ کردووە کە بەڕاستیس ئەمە زیاتر سەپۆرتی ئەو شتانش دەکەین کە لە کوردستان هەدەفەکە لە کوردستانەوە دەستی پێ کردووە براندێک نییە برێ لە دەرەوە هێنابێتی لێرەوە دروست کراوە براندەکە بەڕاستی ئەمە گرنگی زیاتر بەو براندانە دەدەین دەستان خۆش بێ لا نەخان خۆمانە زانین ئافرەتین بربەستەکان زۆرن لە بەردەممان بە تایبەت بۆ هەر کارێکی جیاوازەگەر بیکەین ئەو بربەستانە چین لەم کارە کە هاتوۆتە ڕێتان چۆن توانی وتانە بیبڕن خۆی دائیمەنیاوە لە هەموو جیهان ئەوەیە کا دەبینی هەرچی کۆمپانیایەک هەبێ سەرۆکی کۆمپانیەکە یان بەڕێوەبەری کۆمپانیەکە زیاتر پیاون ڕاست ینی ئەوە شتێکی نەک بەس لە کوردستانەوە لە جیهانیە ئەو کێشەمان هەیە خۆی لەبەر ئەوە دەبینم ئێستا بە تایبەت لە کوردستان کارسازی شتێکی تازەیە
دەبینم ژنگەی کارسازی لێرە ئەو هەیە کە زۆر پاڵپشتی ئافرەت دەکەن ینی سەراحەتەن ئەوەی کا دەبینم ینی لێرە زۆر پێیان خۆشە کە ئافرەتەکان زیاتر ئەو ڕێگەیە بگرن و سەرکەوتوو بن بەوە لەبەر ئەو ناخەیە ینی بۆ فێرکردنی کارسازی ینی کا معلومات وەربگری سمینار وەربگری زۆر جەوێکی باشمان هەیە بۆ ئافرەت لێرە ینی مەجالەکە هەیە و ئەمنیش زۆر خۆشحاڵم کە زۆر ئافرەتیشم بینیوە کە بەشدارن لەو بەرنمەیانە و زۆر ئافرەتیشمان هەیە لە کوردستان کا سەرکەوتونە یعنی ئەمن دەبینم ئێستا کە لەبەرخۆی کارسازی شتێکی تازەیە لە هەرێمی کوردستان جەوێکی زۆر باش هەیە بۆ ئافرەت ینی ئەو زەحمەتکاریەکان نییە لە وڵاتەکانی دی کابڵێن پێش 20 ساڵ یان 15 ساڵ کارسازی دەست پێ کردووە کا تەرکیزەکە زیاتر لەسەر پیاوە بە تایبەتیش ئەگەر باسی کارسازی هین تەکنۆلۆژی ئەکەن لەسەر ئینتەرنێت زۆر ئافرەت مناسی وەسە بە بۆنەی ئەو بەرنامانە کاخۆیان سەرکەوتونە لەسەرەوە منش ینی هیوادارم بەردەوام دەبین کە دەرگایەکانمان ئەەکەینەوە بۆ ئافرەتەکان کا بەشدار بن لەو ئابوووریە کا تازەیە بۆ وڵاتی ئێمە طبعاً زیاتر پیاون تا ئێستا بەس هەر دەبینم زیاتر ئافرەت بەشدار ئەبێتن و لەو کاتەیە ینی ئەمن ئومێدم هەیە کە جەوێکی جوان بۆ ئەو جیلە تازەکە دەکەینەوە و هیوادارم هەروەها بەردەوام دەبین ینی هەر زیاتر ئافرەت پێشکەوێتن لە کۆمەلگایەکەی ئێمە و بکەنە یەکسانی لەگەڵ لانەخان باسیەوەت کرد کە سپۆرتێکی باشەکرێن لێرەش ئەو هەلە ڕەخساوە ڕێنمای تۆ چییە بۆ خانمانێک کە هێشتا نەهاتوونەتە پێشەوە یاخود بیرۆکەیەکیان هەیە پلانێکیان هەیە بە تایبەت لە ئەم ڕێکخراوە لەم جۆرە ڕێکخراوانی کە کارسازی یاخود هەلی کار ئەڕەخسێنن خۆی لای منەوە دەبینم یەک پێویست ناکاتن ڕەسەن دەست پێ بکاتن بیری کارسازیەک بکاتن هەر ئیشێک بکەیت خبرە پێی وەردەگری ینی ئەمن ئێستا تا ئێستا تقریبان 10 جۆرەی ئیشێکم هەبوو کا خبرەی پێرم وەرمگرتووە علمم پێ وەرگرتووە ینی خۆی گرنگە هەر کەسێک ئافرەت بێتنیان پیاوەش بێتن بەسیات بە تایبەت ئافرەتەکان ئەو ترسنە لادەن بڕۆن هەرچی ئیشێک هەبە بیکەن بڕۆنە لە مەکتەبێک کتێبخانەیەک کتێب بفرۆشن یان لە دوکانێک هەر ینی ئەگەر بۆ ماوەیەکی کورتیش بێتن ئەوە خبرەیەکی مهمە و ئەو کاتە یعنی یەک زیاتر باوەڕ بەخۆی ئەبێتن کانی سەربەخۆیی بی کە ئیش دەکەی پارەکەی خۆت لە دەستت بە مادیبوونی خۆت دروستت کردووە یعنی ئەوە بەسیترین شتە کە یەکێک دەبی دەست پێ بکاتن تا پێش بگاتە کارسازی یعنی ئەگەر یەک پێشتر کارمەند نەبوو لە شوێنێکی تر ناتوانێ بڵێن بیر کاتەوە ئۆکێ ئەم دەبمە ئێستا کارساز یعنی دەبی خبرەی ئیشمان هەبێتن یعنی لەبەر ئەوە دەبی ئافرەتەکان ینی بیرکەنەوە ئۆکێ دەبی لە شوێنێک دەست پێ بکەن ئیش بکەن خبرەیان هەبێ ئەو جە بزانن ئۆکێ من چی بیرۆکەیەکم هەیە کە بتوانم دوای خۆم سربەخۆیی ئیشێکی تایبەتم هەبێت ڕاستە لە هەنگاوی یەکەمەوە دەست پێەکەن کەواتە کاک محەممەد ئێوە کاتێک کەسێک دەست پێ دەکات یاخود بەشدار بووەکانتان تەنها لەگەڵ ئەوانن بەردەوام لەگەڵ یانەمێنەوە یاخود چۆن ئەتوانن بیرۆکە و پلانی نوێژ بن بەو کەسانی کە ئێستا خاوەنکارن تا چەند لەگەڵ یانەمێنەوە و بەردەوام ڕێنماییانەکەن زیاتر ئەو پرۆژەیە ئەم هەفتەیە ئاکتیڤیتی لەوە دەگرێت کە ئینفۆرمیشن باز دەکرێت کە بەڕاستی ئەتوو ئەگەر زانیاری تەواوت نەبێ لەسەر باری کارسازی لەسەر کارسازی خودی خۆی و کارسازی چییە ئەو زانیاریان تۆ نەبێ ناتوانیت لە ڕێگایەکی باشدا بڕۆی خاڵی یەکەم ئەوەیە کە تۆ بزانی و معلوماتی تەواوت هەبێن فامەش لە ڕێگەی وەرکشۆپ و لە ڕێگەی سپیچ و لەگەی پانێڵەکان ئەم ئاکتیڤیتیانە دەکەین و پرۆژەی تریشمان دەبی بە شێوازی ئەوەی کە وەکو کۆمپیتیشن بی وەکو ئەوە بێ بۆ ئایدەکان بەڵام لە ئێستاە ئەو پرۆژەیە ئەوەیە کە زیاترین زانیاری بەخشین و لە ڕێی وەرکشۆپەکان لە ڕێی پانێڵ و سپیچەکاندا بەڵێ جگە لە سپیکەرەکانتان یاخود خۆتان بەرپرسانی حکومیش ئامادە چ داواکاریەکتان هەیە لەوان چ پرۆژەیەکتان پێشکەش کردو بۆی کە گەنجان بتوانن زیاتر هەلی کاریان هەبێت بەڵێ بەڕاستی چەند خاڵێک باز دەکرێت لە پانێڵەکانی ئەوڕۆ وەکو ئەوەی کە تەزیرکردنی ناوی کۆمپانیا بەڕاستی من وەکو خۆشم لە کاتی تەزیرکردنی ناوی کۆمپانیا خۆشم زۆر ماندی بووم لەگەڵی ئەو مۆزوع ئەمان باس کردیە و ڕاستیش ئەوە هەیە کە بکرێتە ئۆنلاین زۆر وڵات هەیە تەجلیلکردنی ناوی تۆمارکردنی ناوی کۆمپانیا و
لیگەلایزکردنی چەند وەختێکی کەمی دەوێت لەسەر کۆمپیوتەر بەڵام لێرە و لە شەرقڵە ئەوسەتیش تقریبان ئەتا حدێک ئەو شتە وانە و مادیبوونێکی زۆری هەیە تا توانی کۆمپانیایەک دامەزرێنی ئەوە یەک لە نقطەکانە کە دەمانێت باس بکەین دواتر تاکت و باز لەسەر بزنسەکان چەندی سوکتر بکرێتن لەسەر بزنسەکان خەڵک زیاتر مۆتیڤیت دەبی کە بتوانێت پرۆژەی خۆی دەست پێ بکاتن و دواتریش ئەوە خەڵک لەوانەیە وا فکر کاتن ئەگەر بازی کەم کەینەوە شتێکی خراپە ئەو چۆن نەکرێ بەڵام نا ئەگەر تۆ باز کەم کەوە لەسەر بزنسەکان زیاتر گەورە دەبن کە بزنسەکان زیاتر گەورە بوون خەڵکی زیاتر ئەتوانن لای خۆیان تا ئەیم بکەن و بەم شێوەیە ئیسفادەیەکە لە بۆ هەموو لایەک ئەو هەندێک لەو نقطانەیە کە بەڕایمە باشە بکرێ لە کوردستان و ڕۆژ پانێڵمان دەبێت لەسەر ئەم مەوزوعانە بەڵام هەنگاوی زۆر باش ڕۆیشتوین کە شتەکان بەرە ئۆنلاین دەڕوا و ئینشاڵڵا بەرەو باشتریش دەبێت ئینشاءڵڵا باسیەوەت کرد کە هەموو ساڵێک ئێوە ئەم ئیڤنتە ڕێکەخەن و لە 170 وڵاتیش ئەم ئیڤنتانە جێبەجێ ئێوە کۆنتاکتان چۆنە لەگەڵ وڵاتانی دیکە لە ڕێکخراوەکەی خۆتان و لەگەڵ گەنجانی دیکەش لەگەڵ خاوەنکارەکانی دیکەش بەڵێ بتاکید کۆنتاکتێک هەیە کە لەگەر لە GW وڵاتەکانی تر و زیاتریش لەگەر هاوڕێیانی میزۆپۆتامیا ئینترپرنۆرشیپ پلاتفۆرم کە ئەوان هۆستی هەموو عێراق دەکەن ئەمەش وەکو بەشێک لە عێراق لەگەوانش کۆنتاکتمان هەیە کە ئۆڤەرئۆڵ کۆنێکتە هەموو لەگەر GEN کە نێتوەرکێکی نێودەوڵەتیە لە کارسازان زۆر باشە لانا خانەوە باسی کرد کە بە شێوەیەکی گشتی تۆ پەیوەندی چۆنە لەگەڵ خانمە خاوەنکارەکان یاخود خانمە بازرگانەکان جا لە ناوخۆ بێ یاخود لە دەرەوە بێت خۆی من ئەم ساڵە چەند ڕێکخراو هەیە کە بەرنامەی تابەتیان داناوە بۆ تەمرین و فێرکردنی ئابووری و بزنس دروستکردن لە بەرنمەیەک بووم کە تایبەت بۆ ئافرەت بوو بەرنمەیەک بوو کە تێکەڵ بوو ئەمن لەو جەوە زۆر ئەشیا فێر بوومە کە بڵێن عادەتەن تەخەسوست پێویستە لە زانکۆ کە ئابووری بخۆنی بەسییان ئاینەن کاتیش تەخەسوست پێویستە کە لە شەریکەیەکت ئیش بکەیت ئەمن ئەو کاتە لەوێ زۆر سوودم وەرگرتووە یعنی کە معلومات وەرگرتووە بەس ئەو معلوماتانە بڵێن سەطحیە خۆی دوای لە نهایەت بە خبرەی خۆت بەکاری خۆت زیاتر معلومات وەرەگری بەس ئەوەی خۆشە کە جەوەکە ئێرە لەبەر جارێ کارسازیەکان کەمن ئەوەندە زۆر نینە دوای زوو یەکتری دەناسن ئەو کاتە یەک زیاتر لەگەڵ ئەوان تێکەڵەبی کە ئازانی کێشەی ئەوان چییە لە ناو ئەوەی بڵێن تۆمارکردنی ناوەکەیان تۆمارکردنی کۆمپانیەکەیان چی مشکلە هەیە ئەو کاتە زیاتر یەک فێرە بێتن و ئەمن لەبنەوە دەبینم ینی کارسازی گەشتێکی دوورە بە ئاسانی نییە و بە یەک ڕۆژ بە یەک مانگ بە یەک ساڵ تەواو نابێتن بەس هەر دەبی یەکێک سەبری هەبێتن یعنی بەس ئەو کاتەش دەبی ینی یەکێک هەندێک هەڵەش بکاتن تا فێر بێت لەو هەڵانە کە بەردەوام بێتن باشتر بیکاتەوە و ئەوەی مهمە کە هەر کەسێک لەگەڵ یەکتری ئەو خبرەیە تێک ئەوە بکاتن ئەکسچێنج بکاتن لەبەر فێربین لەبەر ئەگەر ئەمن کەسێکتر یارمەتی بدەم ئەو سەرکەوتوو ئەبێتن ئەو زیاتر مەجال بۆ من داتن کە ئەمنیش سەرکەوتوو بم لەبەر ئەوە شتێکە بڵێن بازارێکی تازە دروست دەکەین کە هەمومان بەشدار ئەبین لەو بازارەیە لەبەر ئەوە دەبی ئێمە هەمومان پێکەوە بە یەک دەست ئەو گەشتە بەردەوام زۆر باشە کاک محەممەد ئێستا گەنجێک گوێی لێمان یاخود ئەگەر هەر کەسێک بێت کە بینەر و بیش سەر بێت داواکات حەسکات بەشدار بێت ئێوە گەنجێکەوێت بەشدار بێ و پرۆژێکیە چۆن هاوکاریەکەن لێرۆ چی پێ ئەڵن چۆن ڕێنماییەکەن و یارمەتیەن من خۆم کە یەکەم پرۆژەم دەست پێ کرد تەمەن دەنا 18 ساڵ بوو ئەو کاتی کە دەستم پێ کرد ڕاستی شتێکی تەواو نەدەزانی لەسەر کارسازی معلوماتێکی باگراوندێکی بەسیتم هەبوو لە ڕێ ئەوەی کە حەزم کرد ئەو بکەم بیرۆکەیەکەم بکەمە ڕاستی هەوڵێکی زۆرم بۆدا ئەو بالآخیر بوو بەڕاستی قەزی من ئەوەیە ئەگەر خۆت یەکەم نقطە ئامادە نەبی و یامەتی خۆت بدەیت هیچ کەسێ ناتوانێت یامەتی بدا ئەوە خاڵی یەکەمە و دواتریش ئەوەی کە بکرێ لە ڕووی ئینترپرنۆرشیپەوە وەکو خۆمان و کۆمپانیا تقریب ئەمە 4 ساڵە بەزدی زۆر حرەکەمان کردیە لەسەر زۆر موڤمان کردیە لەسەر ئەوەی کە ئایدیەی کارسازی ئایدیەی ئینترپرنۆرشیپ بڵاو بێتەوە ئێمە باوەڕمان بەوە هەیە کە تۆ بەرچاوڕوونیت و لە هەموو شتێک گرنگترە
بەرچاوڕوونی تو بەوەی کە ئەو ڕێگایەت چۆنە چکە خەڵکێ نازانێت وەکو خاتولانە باسکردوە زانێت بە یەک دوو مانگ دەگاتە هەموو حیاتێکی تەواونا دەبی بزانی پلان بکەیت گەشتێکی دوور و درێژە بەڵام بەردەوامە بەڵام دەبی بەردەوام بی نابی دەبی ترست نەبی ترست کەم بی دەبی بتوانی ئەگەر پێویست بکە ریسک بکەیت کە ئەگەر ریسک نەکەیت تۆ ناتوانانی پێش بکەوی لە بزنسەکە تو ناتوانانی ئەسڵن بزنسەکە دەست پێ بکەیت کە هەموو بزنسێک پێویستی بە فاینانشە ریسکەکەیە لە ڕووی مادیەوە پێویستە تۆ پارەیەک دابنێ بەجددی بەڕای من یەکەم گرنگترین پۆینت ئەوەیە کە هەم فێربین واتای ئینترپرنۆرشیپ چییە ڕێگایەکە و بەرچاوڕوونی کە ئەمە ئەیکەین دواتریش لە نمونەی خەڵکی سەرکەوتوو ئایدیا وەربگرین کە ئەم ئەو شتانەش هەر دەکەین من خۆکو خۆشم هەفتانش بەرنمەیەکمان هەیە کە هەموو هەفتەیە لەگەر یەک کارسازی قسە دەکەین ئەو مەشاکلانێک کە ئەو تێدا لە ڕێگەی ئۆنلاینەوە ئەو بەڵێ لەڕێ پۆدکاستەکە کە لە هەم لای ئیمپروڤمنتکیە کە لە ئەپل پۆدکاست و لەوانە هەموو ئاماد هەیە کە هەموو هەفتەیە لەگەر یەک کارساز لە هەرێم قسە دەکەین کە ئایا بزانین مشکلەکانی چیە پێکۆ دەگەینە قسە ئایا چ شتێک بکرێ باشتر دەبێ هەم ئەو کەسانی کە گوێشانی لە ئێمەیە زیاتر لەو ئینفۆرمێشنە وەردەگرن لە خیبرەی ئەو کەسە وەردەگرن بەڕاستی ئەو زۆر گرنگ کە لە خیبرەی یەک فێر ببین و زیاترین بەرچاوڕوونیمان هەبی لە بەرامبەر ئەو شتێکە دەکرێت ئۆنلاینەکەی ئەمڕۆ یاخود ئیڤنتێک ئەمڕۆ بەڕێوە چێکراوەیە یاخود کێ توانێت بەشدار بچۆن نەتوانن سیرکەن بینەری بڵێ زۆربەی زۆری لە ڕێی سوۆشەل میدیاوە لایڤمان هەیە و هەروەها لە ڕێی تیڤیەکان و ئەوانی تریش کە لەوێن دەرئامادەن عددێکی معینە لەبەر ئەم کۆرۆنا و لەبەر ئەم مۆزایە زۆربەی زۆری لە ڕێی سوۆشەل میدیاوە لە پیجی GEW کوردستان دەتوانن لە ڕێی لایڤۆ لە ڕێی ئەوە سەیری ئیڤنتەکە بکەن زۆر باشە کاتلانە خان تا چەند کاریگەری هەیەم ئیڤنتانە کە بەڕێوە بچێت و سوودی هەیە بۆ هەموو گەنجێک و بە تایبەت بۆ خانمان و بۆ ئێوەش کە ئێستا لە ناو پرۆژەکەدان خۆی بە تایبەت یەک لەو پەنەڵەکان کە باسی کردبوو کە وێنەری حکومەتیش لەگەڵمانە ئەوە یەک لە گرنگترین پەنەڵە لە لای منەوە لەبەر ئێستا کە دەبینین یاسای هەرێمی کوردستان جارێ لە هەشتاکانەوە هەفتاکان دروست کراوە و تا ئێستا جارێ نوێ نەکراوە ئێستا خۆی دەزانین کە حکومەت لە پرۆسێسە کە ڕێفۆرمی بکاتن و ئێمە ئێستا کە دەبینین لە کاری کارسازی لەو سەردەمەی 2020 دەبینین زۆر پرۆژە هەیە کە ئۆنلاین کاری ئۆنلاین دەکەن ئەگەر دلیڤری بێتن یان کۆرسی ئۆنلاین بێتن ئەوە هەمووی قانونی تازای پێویستە یاسای تازای پێویستە ئەو کاتە پێم خۆشە کە ئەم پرۆژە هەیە کە ئەتوانین بڵین پردێک دروست بکەین لەگەڵ کارسازەکان و وێنەری حکومەتەکە کە ئەوان گوێ بدەن چی کێشە هەیە بۆ ئەم گەنجانە کە دەست پێ دەکەن کۆمپانیای خۆیان دروستکەن یان چی یاسا هەیە کە ئەوان بپارێزێتن لەو بابەتانە کە ئەو کاتەش گەنجەکان زیاتریش گوێ لە حکومەت بدەن کە بڵێن ئۆکێ ئەوان ئێستا ئامادەن چی گۆڕانکاریەک بکەن کە ئەو گفتوگۆیە دروست بێتن کە ئێمەش بەشدار بین لەو گۆڕانکاریەکە لە ناو یاسا تا ینی بەجێوێکی جوانتر دروست بێتن لەبەر ئەوەش ینی ئەوە لایەکەوە زۆر گرنگە و ئەوەش گرنگە کە زیاتر مەجال بدەین ئەم گەنجانە کە کارسازن خۆیان پێشان بدەن کە بڵێن نمونەیەکی جوان بن بۆ گەنجەکانی در کە ئیشی سربەخۆیی بکەن زۆر باشە بۆ هیواین کە ئیڤنتەکە کاریگەریکی زۆر تەواو باشی هەبێت لەسەر تەواوی گەنجان و هەموو ئەوانێک کە خاوەن بیرۆکە و پلانەکەن بەخێر هاتن بۆ پرۆگرامی ڕۆژ باش دووبارە لانا حەدادۆک و کارساز و هەروەها کاک محەممەد سەلامی ژۆک و سەرپەرشتیار دووبارە بەخێر بێت زۆر سپاس بڵێ پێشببینی دەکرێت کە لەمڕۆوە شەپۆلێکی بارانبارین هەرێمی کوردستان بگرێتەوە کە دەستی پێ کردو ئێستاوە پلەکانی گەرماژ تا نزیکەی 5 پلەی سیلیزی لە چەند شارێکی کوردستاندا دەبەزن با کەش و هەوای هەموو شارەکان ببینین ئێستا.
لەگەڵ دەستپێکردنی هەر وەرزێک و گۆڕانکاریەکی بێگومان دیمەنێکی دڵڕفێنیش دروست دەبێت لە هەندێک ناوچە و چۆن لە ناوچەی خۆمان لە هەرێمی کوردستان ئەو ڕۆژ بۆمان باسکردن کە دیمەنەکانی سەرچنار چەندە دڵڕفێن بوون. ئێستش دیمەنی دڵڕفێنی وەرزی پاییز و ئاوێتەبوونی ڕەنگەکان لە پارکەکانی سروشت و گوڵجوک و پارکی میلی یەدگەلاری لە تورکیا سەرنجی گەشتیارانی ڕاکێشاوە. پارکەکان بە چەندین درەخت و گوڵی جۆراوجۆر داپۆشران و بە بینینیان مرۆڤ ئارام دەبێتەوە. بەشێک لە گەشتیاران دەیان کیلۆمەتر ڕێگە دەبڕن بۆی چێش لە بینینی ئەو سروشتە جوانە وەربگرن. با بەیەکەوە بیبینین. دیمەنی دڵڕفێنی و گوڵ و گوڵزار و درەختەکانی ناو پارکەکانی گۆڵجوک و پارکی میلی یەریگۆللاری سەر باشاری بۆڵۆی تورکیا لە وەرزی پاییزدا سەرنجی فۆتۆگرافەران و گەشتیارانی ڕاکێشاوە. ڕۆژانە هاوڵاتیان لە شارە دوورەکانەوە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و ئارام سەردانی ئەو پارکانە دەکەن و هەروەها بە ناوچەمەکاندا پیاسە دەکەن و وێنەی یادگاری تۆمار دەکەن. Diğerleri ziyaret etmek için geldik. Nereden geliyoruz? بەڕاستی زۆر سنگ ڕاکێشە کاتێک دەبینی سروشتی ئەم پارکانە لە وەرزی پاییزدا هێندە جوان دەرکەوتون هەستێکی خۆشت پێ دەبەخشێت. دەمانەوێت لێرە کاتێکی خۆش بەسەر ببین و کەمێک لە جەنجاڵی شار دوورکەوینەوە. چەند مانگێک بوو بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و ڕێکارەکانی خۆپارێزی لە تورکیا جوڵەی گەشتیاری لە وڵاتەوە ستا بوو. بەڵام ماوەیەکە لەگەڵ کەمکردنەوەی ڕێکارەکان و پشووی نیوەی ساڵی وەرزی خوێندن هاتوچۆی گەشتیاران دەستی پێکردوێتەوە. ئێستا هاوڵاتیان زۆرترین کات لە ناو سروشت بەسەر دەبن. Yedigöller şu anda tam zamanı. Gölcük'te شوێنی زۆر ناوازە و پارکی زۆر سەرنج ڕاکێش لە تورکیا هەن. هاوڵاتیان دەتوانن سەردانی بکەن. چەند مانجێک بوو کۆرۆنا جوڵەی گەشتیاری وەستان دەبوو. بەڵام ئێستا هاوڵاتیان ڕۆژانە بەتایبەت ڕۆژانی پشوو سەردانی ناو سروشت و پارکەکان دەکەن بۆ ئەوەی کاتێکی خۆش بەسەر ببەن. پارکەکانی گۆڵجوک و پارکی میلی یەریگۆللاری سەر باشاری بۆڵۆی تورکیا لە وەرزی پاییزدا دەیان ڕنگ ئاوێتە و ئاوێزانی یەکتر دەکەن. هاوڵاتیانیش بە تایبەت لە ڕۆژانی پشوو سەردانی ئەو شوێنانە دەکەن بەشێکیشان لە شارە دوورەکانەوە دەستن و بەدەیان کیلۆمەتر ڕێگا دەبڕن. بەڵام کاتێک لەگەڵ سروشتی و ناوچەیە تێکەڵ دەبن هیلاکی و ماندوێتی ڕێگەیان نامێنێت. دیمەنەکانی ئەو پارکانەمان بینی بێگومان لە پایتەختی کوردستانیش لە هەولێری ڕەنگین دیمەنی پارکەکان ڕەنگینتر و جوانترن بە تایبەت لەم وەرزەدا کە بارانیەتی لە گەڵاکان و گەڵای پاییز وەریوە بە تایبەت ئەو پارکاری ناو شارکەی بینین چەندە جوان و ڕەنگینن بە تایبەت بۆ وێنەگرتن و تۆمارکردنی یادگاری لە ناو ئەو پارکانەدا کە وەکو باسم کرد لەم ڕۆژانەدا پارکی یاخود سەرچناری شاری سلێمانیمان بینی کە هاوینە هەوارێکی دڵڕفێن و جوان بوو گەڵای زەردی پاییز ئەوەندەی تر جوان و ڕەنگینی کردبوو. بێگومان ئێستاش پارکەکانی ناو شاری هەولێر جوانتر و ڕەنگینترن و گەڵاکاندایان پۆشیون بە هیوایەوەی کە سەردانی بکەن و کەشێکی خۆش یاخود وێنەی جوانیش تۆمار بکەن لەو پارکانە. ئێستش با بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکان یاریمی کوردستان ببینین. کە $100 ئەمریکی بەرامبەر بە 125,225 دیناری عێراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 146,300 دیناری عێراقیە، 100 پاوەندی بەریتانی 163,800 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی 15,500 دیناری عێراقیە، 100,000 تومانی ئێرانیش 4,800 دیناری عێراقیە. جگەلەوانە مسقالێک زێڕی عیار 24 379,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی عیار 21 333,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی عیار 18 285,000 دیناری عێراقیە.
بەڵێ وەکو بینیمان نرخی دراوەکان بەهای دراوەکان کە بینیمان ڕۆژ بە ڕۆژ لە بەرزی و نزمیدایە بەردەوام بە تایبەت لیرەی تورکی و تومەنی ئێرانی بە تایبەت لیرەی تورکی کە لە ماوەی ئەم ساڵدا لە سەدا 30 بەهاکەی لە دەستدا بوو ئەوەش بەهۆی ئەو کێشە سیاسیانەی کە هەیە لە تورکیا و وڵاتانی جیهانیش. بەڵێ بابەتێکی دیکەمان بۆ ئامادە کردوون کە ئەویش پێڵاوی دواشاژنی فەڕەنسایە بە 10,000 یۆرۆ فرۆشرا. خانەی زیادکردنی فەڕەنسا چەندین کەلوپەل و پێداویستی کۆنی بۆ فرۆشتن نمایش کرد کە یەکێک لەو کەلوپەلانەی بۆ فرۆشتن نمایش کرابوون پێڵاوێکی ماری ئەنتوانێت شاژنی پێشووی فەڕەنسا بوو. پێڵاوەکە ڕەنگی سپیە و لە مادەی حەریر و پێستی ئاسک دروست کراوە لە زیادکردنەکەدا بە بڕی 10,000 یۆرۆ فرۆشرا. خانەی زیادکردنی فەڕەنسا ئاماژی بۆش کردووە لەسەر پاشنەی پێڵاوەکەی ناوی شاژن نووسراوە و ڕۆژانە لە ناو کۆشتی شاهانەی بەکاری هێناوە. شاژن ماری ئەنتوانێت بە ڕەچەڵک خەڵکی نەمسایە و جێگەی سەرنجی هەموو جیهان بووە. ئەو شاژنە لە ساڵی 1993 لە شۆڕشی فەڕەنسا لە سێدارە درا. هەروەها خانەی زیادکردنی فەڕەنسا چەندین کەلوپەل و تابلۆی گرانبەهای بۆ فرۆشتن نمایش کردو و نرخی یەکێک لە تابلۆکانی شێوەکاری بەناوبانگ جانگارنۆری گەیشتە 60,000 دۆلار. هەرچەندە خانمان هەمیشە خۆیان بە نرخ و بەبەهان بە تایبەت ئەو کەلوپەلانی کە بەکاریە هێنن جاگەر بێت و بەو شێوەیە گرانبەها بێ ئەوە جوانێکی زیاتر ئەدات بە خانمەکە و هەمیشە خانمان بە شیکپۆشیان و بەو کەلوپەلانەی کە بەکاریە هێنن جوانتر و ڕەنگینتر دەرەکەون جا ئەگەر بەبەها بێت ئەوەندەی تر خانمەکە جوانتر و قەشەنگتر دەرەخات. بەڵێ فستیڤالی نێودەوڵەتی ساڵانە فستیڤالێک هەیە کە فستیڤالی باڵۆنەکانە لە مەکسیک بەڕێوە دەچێت. ئەم ساڵ بە هۆی پەتەی کۆرۆنا جیاواز ساڵانی ڕابردوو بەڕێوە چوو چونکە گەشتیاران نەیانتوانی بەشداری لە فستیڤالەکەی ئەم ساڵ بکەن و بە شێوازی ئۆنلاین بینەری فستیڤالەکە بوون. زۆربەی فستیڤالەکان ئەم ساڵ بە ئۆنلاین بینرا هەرچەندە گەشتیارێکی کەم یاخود ئامادەبوویەکی کەم لەوێ هەبوون بەڵام جیاواز لەوە کە بینەرێکی زۆرتر لە سەرانسەر جیهانەوە ئەی بینن کە ئەمەش سوودێکی ئۆنلاینە هەروەکو ئەو کەمپینەی کە ئەمڕۆ کەمپینی کارسازی بەڕێوەچێت ئەگەر پێشتر چەند کەسێک چەند ئەندامێک بەشداریان کردێ ئەمڕۆ لە ڕێگەی ئۆنلاینەوە هەمومان نەتوانین سوودی لێ ببینین و گوێبیستی هەموو تەوەرەکانی ببین. فستیڤاڵی نێودەوڵەتی ساڵانەی باڵۆنەکان لە مەکسیک ئەم ساڵش هاوشەوەی ساڵانی ڕابردوو لە ویلایەتی گوانە خواوتۆ بەڕێوە چوو بەڵام فستیڤاڵەکە ئەم ساڵ بەهۆی پەتای کۆرۆناوە جیاوازتر لە ساڵانی ڕابردوو بەڕێوە چوو چونکە گەشتیاران نەیانتوانی بەشداری بکەن بەڵکو بە شێوازی ئۆنلاین بینەری بەڕێوە چوونی فستیڤاڵەکە بوون. نەبوونی ئامادەبووان ئەم ساڵ لە شوێنی بەڕێوەچوونی فستیڤالەکە زۆر دیارە ئێرە زۆر بێدەنگە جۆش و خڕۆشی ساڵانی ڕابردووی تێدا بەدی ناکەین تەنانەت ژمارەی باڵۆنەکانیش بەراورد بە ساڵی ڕابردوو کەمی کردووە. ساڵی ڕابردوو بە بۆنەی فستیڤاڵی باڵۆنەکان نزیکەی 1 ملیۆن کەس لەسەر ئاستی جیهاندا سەردانی مەکسیکیان کرد و ئامادەی بەڕێوەچوونی فستیڤاڵەکە بوون. هاوکات نزیکەی 200 باڵۆنی گەورە و ڕەنگاوڕەنگ لە فستیڤاڵەکەدا ئامادە بوون بەڵام ئەمساڵ نەک تەنها خەڵکێکی زۆر نەیتوانی بەشداری فستیڤاڵەکە بکات بەڵکو تەنیا 100 دانە باڵۆنیش ئامادە کرابوون. هیوادارین لە ساڵی داهاتوودا پەتای کۆرۆنا نەمێنێت تاوەکو دووبارە بتوانین هاوشێوەی ساڵانی ڕابردوو و گەشتیاران بتوانن دووبارە سەردانی مەکسیک بکەن و بەشداری لە فستیڤاڵەکان بکەن. ئەم ساڵ بە شێوازی ئۆنلاین زۆربەیان بینەرمان بوون و پشتگیریان کردین سوپاسیان دەکەین. ساڵانە لە مەکسیک بە بۆنەی فستیڤاڵی باڵۆنەکان نزیکەی 1 ملیۆن کەس لە وڵاتانی جیهاندا سەردانی مەکسیک دەکەن و لەم ڕێگایەوە سوودێکی زۆر بە کەرتی گەشتیاری مەکسیک دەگەینن بەڵام ئەمساڵ بەهۆی کۆرۆناوە گەشتیاران نەیانتوانی سەردانی مەکسیک بکەن و بەمەش کەرتی گەشتیاری ئەو وڵاتە هیچ دەستکەوت و داهاتێکی نەبوو. دنا فەریقی کوردستان 24 بڵێ شاری کەپەدۆکیا کە لە تورکیا بە شاری باڵۆنەکان ناسراوە ساڵانە و فستیڤالە ڕێک دەخرێت. ئێمە هەمیشە لە بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژباش جگە لە
بابەتە سەرنجڕاکێشەکان لە نێویشیدا چەندین ڕێنمایی پێویست لەسەر ئەو کەرەستە و پێداویستیانەی ڕۆژانە بەکارێنین یاخود خۆراک بێت دەبەخشین بە ئێوە. سەرەتا لە بابەتێکی تایبەت بە مۆبایلەکان دەست پێ یەکەم کە پێویست دەکات ئێمە مۆبایلەکانمان ڕێستار بکەینەوە. ئێمە ڕۆژانە مۆبایلەکانمان بەکارێنین بۆیە شارەزایان و پسپۆڕانی بواری تەکنەلۆژیا ڕایەگەێنن کە بەشێکی زۆر لە هاوڵاتیان لە کاتی بوونی هەر کێشەکە بچووکیش بێ ڕاستەخۆ مۆبایلەکان ڕستار دەکەنەوە بەڵام ئەوە پێویست نییە چونکە تایبەتمەندی مۆبایلە زیرەکەکان جیاوازە و وە خۆیان ئەو کارە دەکەن ئاماژەشیان بەوە کردووە لە کاتی نەبوونی تۆڕی وایفای یان تۆڕی هێڵی سیمکارت پێویست دەکات مۆبایلەکانمان ڕێستار بکەینەوە بۆ ئەوەی کێشەکە چارەسەر بکەین. بەشێک لە مۆبایلە هۆشمەندەکانیش خۆیان ئەو کاراکەن ئەژڵێن چەند جۆرێک لە مۆبایلە زیرەکەکان بەهۆی ڤێژنەکانەوە ڕۆژانە ئەبدەیت و ڕێستار دەبنەوە بەشێک لە شارەزایانیش جەخت دەکەنەوە کە هەندێک جار ڕێستارکردنەوە زیان بە مۆبایلەکە گەێنێ چونکە ئەپلیکیشنەکان دەوەستن و دووبارە دەکەونەوە کار ئەوەش پێویستی بە وزەیەکی زۆر هەیە بۆیە زۆر جار کە بینین دایگرسێنینەوە دوای ڕێستار شەحنێکی زۆری لێ ڕۆشتووە بەڵام وەکو بینیمان شارەزایان ئاماژیان پێکردبوو کە بێت ئەو کاتە بێت یا سیمکارتەکەی لێ دەربێنین یان وایفایەکەی بکوژێنەوە ڕێستارتی بکەین تا ئەگەر کێشەیەکە بوو هەرچەندە خۆیان ئەوەندە بە زیرەکی دروستکراون کێشەکە چارەسەرەکەن. جگەلەوە باسی بابەتێکی ترەکەین سوود و زیانەکانی بنێشت بە پێی لێکۆڵینەوەیەک چەند هاوڵاتیەک ڕۆژانە بنێشتە جوون زۆر بەمان لە هەندێک کەس لە دوای ناخواردن پێش ناخواردن یاخود خۆی گرتووە بە بنێشت خواردنەوە بنێشت ئەجوون تا ماوەیەکی زۆر لە دەمیشانە ئەمێنێتەوە بە شێوەیەک بووەتە خۆیەکی ڕۆژانەوەکو باسم کرد و جوینی بنێشت دەیان سوودی هەیە بەڵام لەگەڵ ئەوەی کە بێگومان بێزیانیش نییە جوینی بنێش کردداری هەرسکردن چالاکە کات ئەمە بۆ خۆی سوودێکە وەجگەلەوە ڕێگە لە دروستبوونی بەکتریا دەگرێت و ددان لە کلۆربوون دەپارێزێت و هەروەها ئەمازان کاتێک کە بنێشتێکی ئەگەر بنێشتێکی باش بێت ئەوە بێگومان ددانەکانمان پارێز بەڵام ئەگەر شەکری زۆر بێت زیان بە ددانەکان ئەگەێنێت جگەلەوە پرۆسەی هاتوچووی خوێن چالاکەکات ئێمە بەردەوام ئەنجوڵین ئەوە ژواکات کە پرۆسی هاتوچووی خوێن چالاکات و بیرکردنەوە و دوودڵی بە ڕێژەی لە 17 کەم دەکاتەوە بۆیە زۆر جار کەسێک کە هەست بە سترێسی ئەکات ئەگەر بێت و بنێشت بجوێت ئەوە هەست بە باشی دەکات و هەروەها ماسوولکەکانی ڕوخسار و چەناگە بەهێز دەکات کاتی جوینی بنێشت ئەو ماسوولکانە بەهێز دەکات زۆر لە کچانیش ئەوە نهێنی کە بەکاری هێنن بۆ ناسکردنەوەی دەموچاویان یان ئەگەر دەموچیان قڵەو بێت بە بنێشت خواردن ماسوولکەکانی باشتر یاخوتون دەکاتەوە جگەر چالاکە کات و نەخۆشیەکانی گەدە چارەسەر دەکات یاخود ئەگەر بە تایبەت ئەگەر بڵین بنێشتی کوردی ئەوە زۆر زۆر تەندروسترە وەجگەلەوە هەستی تێربوون زیاد دەکات و یارمەتی دەردەبێت بۆ دابەزاندنی کێش و هەروەها سوودی بۆ نەخۆشیەکانی سنگ و کۆکە دەبێت. ئەمانە لەگەڵەوەی کە سوودێکی بەردەوامی جوێنی بنێشتە بەڵام بێگومان ئەبێ بزانین چ جۆرە بنێشتێک هەڵدەبژێرین بۆ ئەوەی کە سوودی تەندروستی هەبێت وەکو باسم کرد سوودی بۆ نەخۆشیەکانی سنگ و کۆکە دەبێت یاخود بۆ گەدە لەوانش بنێشتی کوردی کە تەواو سروشتیە ئەوە دەبێتە هۆیەوەی کە زۆر سوودی هەبێت و هەموو ئەو سوودانی باسمان کرد زیاتر پێمان بگات. ئەمانە سوودی جوینی بنێشت بوو بەشێکی بەردەوام کە زیانی ئەگەر لەگەڵەوەدا کە سوودەکانی بوو جوینی بنێشتیش بە شێوەیەکی بەردەوام چەند زیانێکی هەیە جگەلەوە کە زۆر جوینی بنێشت بە شێوەیەکی بەردەوام و ڕۆژانە ئازاری ماسوولکە زیاد دەکات و هەروەها کێشە بۆ مل و شان دروست دەکات وانی بە تایبەت بەردەوام ئەیجوون و هەروەها قودانی بنێشت کاریگەری خراپی لەسەر کۆ ئەندامی هەرسوو کێشە بۆ گەدەش دروست دەکات ئەگەر بنێشتەکە قوت بین دوای جوین بە تایبەت لە ناو منداڵانە ئەگەر بێت و منداڵان زۆر بنێشتەکان قوت ئەدەن دوای جوینی ئەبێ دایکان و باوکان زۆر وریای ئەوە بن. بە کۆتایی هاتنی ئەم ڕێنماییانە
دێمە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژ باش بۆ هیوایان توانی بێتم بەیانەکەتان جوانتر و ڕەنگینتر بکەم بە هیوای تەندروستێکی باش و هەر شاد بن.